سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین بۆ قسەکردن لەسەر یەکێک لەو بابەتانەی کە پەیوەستە بە ژیانی زۆربەی هاوڵاتیان چونکە ئەکرێ بڵێن هەمویان چونکە لەو بابەتەی هاتوچۆ ئەگەر شوفێر نەبی تۆ پیادەی پێویستیت بەوە ئەبێ پەیامی هۆشیاریت پێ بگا ڕێنماییەکانی شێوازەکانی هەندێک یاسا و ڕێسا هەیە کە وەکو زانیاری بیسانی ئەمانەوێ بزانین لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بواری هاتوچۆ لە ئیدارەی سەربەخۆی سۆران چی کراوە ڕوودا و بابەتەکانی کە پەیوەست بە هاتوچۆ هەبێ بەراورد بە ساڵانی ڕابردوو کەم بووە زیاد بووە ئاستی هۆشیاری شوفێر و هاوڵاتیان لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ هەر ڕووداوێک لە پەڕینەوەیان ڕێگا و بانەکان کۆمەڵێشتی پەیوەست بە هاتوچۆ لەگەڵ بەڕێز عەقید موحسین تەحسین بەڕێوەبەری ڕاگەیاندن و هۆشیاری لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران گفتوگۆکەین عەقید موحسین زۆر بەخێر بێت. با لە پرسیاری یەکەمەوە دەست پێ بکەم گرنگی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری هاتوچۆ بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران چی بووە چی لە خۆ گرتووە؟ بەناوی خوای گەورە و میوەبان سڵاو لە بیسەر و بینەری زاری کرمانجی دوای دەست بەکاربوونی کابینەی نوێم هەر لە سەرەتایی دەست بەکاربوونی لەو کاتەوە بەڕێز وەزیری ناوخۆ کە یەکەم سەردانی کرد بۆ ئیدارەی سۆران ئەوەتی کە قەزای سۆران بوو شتا نەکراوە ئیدارە کە سەردانی سۆرانی کرد یەک لە بەرنامەکانی سەردانی بینایی تەواو نەکرای بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆرانی کرد لە نزیکەوە لەگەڵ بەڵێندەرەکان و لەگەڵ بەڕێوەبەری هاتوچۆی گشتی و هەروەها لەگەڵ بەڕێوەبەری هاتوچۆی هەولێری ئەو کات و هەروە بەڕێوەبەری پێشووی هاتوچۆی سۆران سەردانی ناو بینایەکیان کرد لەگەڵ بەڵێندەرەکان کەوا داوای لێکردن کەوا بە زووترین کات هەرچی زووە چی پێویستیشە بە زووترین کات بکرێتن بۆ تەواوکردنی ئەم باڵەخانەیە کەوا باڵەخانەیەکی بە جوانترین و شێواز و مۆدێرن دروست کراوە لە سنووری ئیدارەی سۆران یەکەم بەڕێوەبەراتی یەکەم باڵەخانە بوو کە بەو دیزاینە و بەو شێوەی دروست کرابوو بە خۆشحاڵی 2019 دەستکرا بەهێشتکردنەوە لە باڵەخانەکە کە بڕیاری دامەزرانی بەردی بناکەی لە 2010 دانرا تاوەکو 2014 ئەو ماوەی تاوانە 2014 بەهۆی هۆکاری شەڕی داعشەوە کە دەستی پێکرد ڕاجیرە بەڵام لە 2019 لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێ بڕیار درا بە زووترین کات کە باڵەخانەیە تەواو بکرێت هەر لە ساڵی 2020 کە تەواو بوو هەموو بینایەکە وەرگیرا و بە تەجهیز کرا بە هەموو کەلوپەلەکان لەلایەن وەزارەتی ناوخۆ یەک لە 12/4 2021 بوو بەڕێز وەزیری ناوخۆ بخۆی سەردانی سۆرانی کرد و بینایی بەڕێوەبەرایەتی لەم ڕۆژە کرد لە هەمان ڕۆژدا مژدەیەکی بۆ خەڵکی سۆران پێبوو کەوا کردنەوەی بەشی تۆماری ساڵیانە بوو بۆ ئەو دەڤەرە ئەو یەک لە دەستکەوتەکانی کابینەی نوێم بوو بۆ دەڤەری سۆران و ئیدارەی سۆران کەوا هەر لەم ڕۆژکە ئەوە کارە کرا خەڵکێک هەبوو لەوانەیە لە کاتی سەردانی بۆ هەولێر دەچوو بۆ ئۆتۆمبیل بەناوکردنەوەیەک یان بۆ سەنەوی نوێکردنەوەیەک یان بۆ ساڵنامە لە سەنا گۆڕینی خاوەنداریەتی ئەوە نەما مەسەن لەوانەیە لە کاتی چوونی چەندین هاوڵاتی لە ئیدارەی سۆران چووە لەم ڕێگایە تووشی ڕوودا بووە تووشی کارە سات بە تووشی لەوانەیە هەبووە چووە بۆ بەناوکردنێک یان بە ڕقمکردنێکی ئۆتۆمبیل لەوانە لە کاتی چوون لە ڕێگا تووشی ڕوودا بووە یان زامدار بۆ یان ژانی لەدەستدا ئەوانەمان هەبووە واروەها بێ لەوەی کە مەترسی ڕێگابان و ڕووداچ ئەوەشکێ هەبوو مەسەلەن گرنگیشکێ بوو خەڵک لەو مەسرەفەی دەکرد لێرە دەچوو هەولێرێ چەند مەسرەفێکە بوو مەسەن لە ڕووی مادیەوە بەڕێوە بە ئۆتۆمبیلێک کە دەچوو بەنزینی دەویست مەسرەفی خواردنی نیوەڕۆ بوو یان کەسێکی لەگەر بوو یان دەبی چوو بە ئەوانە هەمووی مەسرەف بوو ئەوانە بۆ خەڵکەکە گەڕاوە ئێستا ئەوە لێرە لە هەمان ڕۆژ کراوە وە لە دوای ئەوەی لە 2023 وەزارەتی ناوخۆ بڕیارێکیدا بەدابینکردنی چەندین ئامێری بۆ یەککردنی شەقامەکان
شوێنی پەڕینەوە دروستکردن و هەروەها لەگەڵ بۆیەکردنی ڕەسیفەکان لە 28/2/2023 ئەو ئۆتۆمبیلانای ئەو ئامێرانە لەلایەن وەزارەتی ناوخۆوە دابین کرا ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران لە ناو بێبارەگای وەزارەتی ناوخۆ ئیستیلام ماکرۆماگرکەوە کاریان پێ دەکەین کەوا لە پێوەش شایدیمان بودن کە ناو سۆران چەندین شوێن مەسەن هێرکاری شەقامەکان ئەو شەقامانەش هێرکاری دەکەین کەوا تازە قرتاو کراوە یان شەقامەکە نوێیە هەندەسەی هاتوچۆمان هەیە دێتن ئەو شوێنە کەشف دەکاتن کارمەندەکان دێن شوێنەکە دیار دەکەن دەست دەکەین بە هێرکاریکردنی هەم شەقامەکە هەم ڕەسی بکرد بۆ جوانترکردنی و سیمای شارەکەمان لە ماوەی هەدە 2023 لە 2/3 چەند ڕۆژێک دوایە بڕیاردرا بەکردنەوەی مۆڵەتی ئەلیکترۆنی ئەو سیستەمی نوێ کە ئەو مۆڵەتەکەی کەوا ئێستا مۆڵەتەکەی تر نەمایە ئەوەی قەدیم سا مۆڵەتێکی ترە کەوا وەکو پلاسیکە وەکو ئەوانەی کارتی نیشتیمانی وەیە کە کاری پێ دەکرێت لە تێکچوون و لە خەرابوونەوە بڕێک زەحمت تاخیرتریان هەر خەراب نابی ئەوەش دەرچۆش مژدەیەشکە بۆ خەڵکەی مەسەلەن کەوا ئاسانکاری ببوانەی مەسەلەن ئەو نوع مۆڵەتانێ لە هەولێر کرابەوە خەڵکی سۆرانیش حەزی لەو جۆرە مۆڵەتەی بە هەم لە هەڵگرتن و هەم لە بزربوون و ئەوە ئاسانترە بەس ئێکار موسین مامەڵەکەشی خێراترە بۆ هاوڵاتی ئەو زۆرە مۆڵەتە مامەڵەکەی وەکو ئەوەی تر کە بەدەست دەن و سرای ئەو خێراتنی ئەوە مەسەن هەر ئەو مۆڵەتە کەمێک لەسەر خۆیە لەبەرەوەی وەکو ئەوانەی سیستەمی کارتی نیشتیمانی دروست دەکەن هەر نەفرێک هەر کەسی هاوڵاتیە کە دێتن مەعاملەی نوێکردنەوەی دەکا یان مۆڵەتەکەی تەواو دەبێتن کە دێت دەکا هەر کارمەندێک لەسەر کۆمپیوتەرێکە 4 کۆمپیوتەرە ویشەی دەکەن مەسەن هەر هاوڵاتیە کە دێتن هەتا ئیشەکانی تەواو دەبی هەموو بەرنامەکان و هەموو شتەکانی داخی دەکەی هەر هاوڵاتێک پێویستی بە 15 دقە دەبیتن بۆ ئەوەی کاری سیستەمەکەی تەواو باش ئەگەر بنێن ڕۆژانە چەند کەس ئەتوانێ مۆڵەت نوێ بکاتەوە بەپێی ئەو سیستەمە ئەوەنەوە ئەمە ڕۆژانە سیستەمە چونچی کە تو بەیانیان خەڵک دێتن ئەوەل جاری یەک لەوانەش بە ئاماژە پێ بکەین هەر لە کاتی دەست بەکاربوون و کابینەیە بڕیارمان دەکەوە پشکنینی چاو کەوا پێشی لە ناو باڵەخانەی فریاکەوتنی کۆن دەکرا بڕیارماندا شوێنێکمان هەبوو لەوێ کەوا هۆڵێکی گەورە بوو بڕیارماندا ئەو هۆڵە بکەین تایبەت بکەین بە شوێنی پشکنینی چابۆ هاوڵاتیان کەوا ئەرێک نەچێشن زەحمەت نەبن تووشی ماندووبوون نەبوون بێتن مەسەن کابرا دێتن هاوڵاتێک دێتن لێرە فاسی چاو دەکاتن جارێشکە بێتن درە نا هەلەوێن دەرا دێتن فاسی چاوەکەی دەکات و چەند مەترێک دێت و دازەگاتە بەشی مۆڵەت کارەکەی خۆی دەکات ئەوە یەک لە دەستکەوتەکانی ژوورکە لەو کابینەمە بۆەوەی خەڵک ئەزیەت نەخوات یەک لەوەش نیشانەکانی مە مەسەلەن لەم کابینەیەکەوە پەیامێوەیە خزمەتکردنی هاوڵاتیە هەر هاوڵاتێک کە دێتن لە دایرەی کە سەردانی بەڕێوەبەرایەتی چۆی سۆرانەکە کاری کارمەندەکان و لە بەڕێز بەڕێوەبەر تاوە دەکاتە کارمەندەکان و هەموو ئەفسەرەکان هەموو بەشەکان خزمەتکردنی هاوڵاتیە ئەو هاوڵاتیە دەبی بێتن هەموو شوێن شتێکی بۆ دابین کرابیتن شوێنی دانیشتن شوێنی سراحەت شوێنەکەی دادەنیشیتن لە قاعەکان هەوڵەکە دەبی فێنکەرەوەی لێە مەسەلەن کارەکەی حتا بکرێ پێماودە مەسەن جەنابی بەڕێز بەڕێوەبەر بە هەموو مدیر بەشەکان هەرکە هاوڵاتی کە سەردان دەکاتن دەبێتن ئاسان کاری بۆ بکرێتن مەسەن لۆ شتێکیەوە نەبیتن تووشی گرفت نەبی ئەوە لە دوای ئەوە کردنەوەی بەشی مۆڵەت بوو مەسەلەن بە حکمی ئەوەی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئێمە هاوسنوورین لەگەر کۆماری ئیسلامیەوە هەروە هاوسنووریشین لەگەر وڵاتی تورکیا دوایکردنەوەی دەواازەی نێودەوڵەتی زێت لەوانەیە خەڵکێکی زۆر سەردانی تورکیا دەکات پێویستی بە مۆڵەتی نێودەوڵەتی دەبێتن مەسەن هاوڵاتی سۆران دەبی بۆ مۆڵەتە نێودەوڵەتێکە چوو بە هەولێری لەوانەیە عین ڕۆژ بە ڕۆژێک تەواوی نەکردبە دوای ڕەزامەندی بەڕێز وەزیری ناوخۆکەوە ڕەزامەندیدا لە 3/8/2023 بە خۆشحاڵیەوە ڕەزامەندی ئەوەش دراکەوە ئێستا هاوڵاتیانی ئیداری سەربەخۆشەوان دەتوان مۆڵەتی نێودەوڵەتی لە ئیداری سەربەخۆی سۆران لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران دەبکەن مژدەیەکە خۆشتر لەو ئاخیرانە مەسەلەن کەوا تایبەت بوو بەو ئۆتۆمبیلە 26/5 بڕیارێک دراکەوە ئەو ئۆتۆمبیلانەی بار هەرگر
لە سنووریمە زۆربەی شوفێرەکانی بار هەلگری مەرزی نێودەوڵەتی حاجۆمەران کەوا مەرزیشی نێودەوڵەتی بازرگانیشە ئەو تڕێلەیە یان ئەو قەلابنێن ئەو لۆریانێکەوە هاتوچۆی ئەو ڕێگایە دەکەن ئەو مەرزە دەکەن شوفێر دەبی بۆ بەناوکردن یان بۆ سەنەوی نوێکردنەوە یان بۆ هەر کارێشتر بۆ تەسیارەگەور دەبی سەردانی بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێری کردبە دوای ڕەزامەندی وەرگرتنی وەزیری ناوخۆ وەروە هەماهەنگی لەگەر بەڕێبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەولێر ڕەزامەندی دراکەوە لێرە ئێستا ئەو شوفێرانە چیتر پێویست بەوەی ناکا بچن لە هەولێر بۆ نوێکردنەوەی ئۆتۆمبیلەکەیان و یان بۆ بەناوکردن یان بۆ تابلۆگۆڕن کامۆسین ئەوانی باستکردن بەشێک بوو لەو دەستکەوتانەی کابینەی حکوومەتێری کوردستان بە تایبەتی بۆ بواری هاتوچۆ لە ئیدارەی سۆرانی کردووە چیتری پێویستە بڵێن ئیدارەی سۆران لە بواری هاتوچۆ زیاتر گرنگی پێ بدرێت ئەوەن ئێمە ئەوە بەس ئەو بابەتانی کە باسمان کردکەوە تایبەت بوو بە بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆران کەەوە ئەو دەستکەوتانە بەڵام دەستکەوتی ترمان هەبووە مەسەن ئێستا کاتی زوو مەسەلەمە ڕێگایەکمان هەبوو زۆرترین ڕوودا و لەم ڕێگای ڕوودا شەقام ئەنی دروستکردنی شەقام یان نوێکردنەوە یان نۆژەنکردن و لە کاتی نۆژەنکردنەوە شەقامەکان زۆربیان فراوان کراون لەوانەیە شوێن هەبووە لە ناو لە سنووری ئیدارەی سەربەخشتن شەقامەکان شوێنێک بۆ تاسەیەک بۆ شتێک بۆ بوویتە هۆکاری چەندین ڕوودا وەروە ڕێگایەکەمان هەبوو کە ڕووداوی زۆر ڕوو لە دەدا بەڵام بە خۆشحاڵیەوە دوای ڕەزامەندی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسعود بارزانکەوە ڕەزامەندیدا بە دووسایدکردنی ڕێگای سپیلک خەلیفە زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران کەوا تۆمار دەکران لەم ڕێگایە بوو بە حکومەوە یەک ساید بچوون و هاتن بوو هۆکارەکەشی لەم ڕێگای بۆچی ڕووداوە مەسەن لەوانەیە ساخڕێک پرسیار بکات برێ بۆچی لە ڕێگای نێودەوڵەتی حاجۆمەران هاملتۆن ڕێگا ڕوودا و زۆر ڕوودا حکمی ئەوەی زۆربەی ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەولێر کە تۆتە ئیدارەی سەربەخۆی سۆران خەڵکێک دێتن لە ناو هەرێمی کوردستان لە ناوە ڕاست و خواری و عێراق سەردانی ناوچە گەشتیارەکان دەکەن لەوانەیە بەهۆی ناشارەزایی ئەو هۆکارێک بووە بەهۆی بێتەحملی و بێسەبری شۆفێر بووە لەوانەیە لە ڕێڕەوی خۆی چەند دقەیەک تەحملی نەکردی لە ڕێڕەوی خۆی هاتە تووشی ڕوودا ئەوانە هەمووکە بەڵام دوای بە دووسایدکردنی ئێستا ئاگەنارێم ڕوودا و کەم بوویتەوە دەتوان برێم لە دووسایدی ڕێگای سپیلی خەلیفان ڕوودا و هەر نییە لەوەتەی ئەو دووسایدە دروستکراوە هیچ ڕووداوێکی ڕوویداوە کەم هیچ ڕووداوێکی واژێت تەنها یەک ڕووداو هەبوو ساڵی پار بوو ئەویش لە هەڵەیەکی شوفێرێکەوە شارەزانە بوو تووشی ڕووداوە بوو بەداخەوە دوو مردن هەبوو ئەوە ئەرچی ئێوەشی ئاسان نەکردەوەکو هاتوچۆ بۆ نمونە بە تایبەتی ڕۆژانی پێنجشەمەوەینی بەهۆی هاتنی گەشتیاران قەرەباڵغی دروستە بوو ئێوە تیمی خۆتان ئێستا نەنێرن و زیاتر سەرقاڵی کاری بەتاکید ئەگەر هەر شوێنێک کرد ئەتۆ شەقامێک دروست دەکە ئەگە کرا بە دووساید ئاستەنجی هاتوچۆکەم دەبێتەوە ڕووداوی هاتوچۆکەم دەبێتەوە و هەروەها کار ئاسانیش دەکاتن بۆ پۆلیسی هاتوچۆش پۆلیسی هاتوچۆ زیاتر ماندوو نابێتن بەڵام شوێنەکانی ترکەوە مەسەلەن دەی لە ناو گەلی ئەوە مەسەن یەک سایدە چوون و هاتنە لەم شوێنانەش ئەمە ئامادەکاری دەکەین لە هەموو ئێستا بڕیارێکمانداوە ئەوە دوو جمعەیە جێبەجێ دەکەین کەوا ئۆتۆمبیلی بار هەلگر ڕۆژانی هەینی بە هیچ شێوەیەک ڕێگایان پێ نادەن داخلی ناو گەلی عەلیبەگ بن تاوەکو شەو هەروەها لە لای دیکەش مەسەلەن لە قەزای خەلیفان لەوێش ئەو ئۆتۆمبیلانە ڕادەگرین هەشتی بەیانی هەشت نیوڕایان دەگرین تاوەکو دەی شەو بۆ ئەوەی گەشتیاریان سەردانی کەری ناوچە گەشتیاریەکان هاوڵاتیان گەشتێکی خۆش بکەن و بە سەلامەتی بێن و بە سەلامەتی بگەڕێن باشە دەرەنجامی ئەو بڕیار هەستەکەن ئەو دوو هەفتەیە بابەتی هاتوچۆ باشتر ڕێکخراوەتەوە بەتاکید ئێمە دوای دیراسەکردن کەەوە سەردانی ئەو شوێنانەمان کرد یەکەم یا مەسەن هەفتەی ڕابردوو ئەو هەینێنە هەینی پێشترکەوە بڕیارماندا لەگەر ئەم هەفتەیە تەمەشامان کرد لەگەر هەفتەکانی پێشوو بەتاکید ئیجابیاتێکی باشی هەبوو ڕوودا و هەر نەبووە لەوانەیە قەڵەباڵغیمان هەنەبووە لەبەرەوەی ئەگەر ئۆتۆمبیلێکی بار هەلگر کە دێتن لەوانەیە ڕاوەستانی یان ڕۆیشتنی چەند سانیەک ببێتە قەڵەباڵغی چەند سەعاتێک بۆ هاتوچۆ یان بۆ جەنجاڵی یان بۆ خنکانی هاتوچۆ دروست بکە کامانە ڕادەگرین تاوەکو شەویش کە بڕیار دەدەین ڕێگایان بۆ دەکەینەوە
هەر هەمویان بە یەکجار ئیزن نادەین ڕێگایان پێ نادەین هەمووی بە یەکجار مەسەلەن بەڕێ بکەوێتن و بۆ ئەوەی ئیزدیعامی دروستبی ڕەتلێک دروستبی چەند ئۆدین ئۆتۆمبیل بە دوای یەکدا ئەوش هەدەبێتە کارەسات یەکێکە هەر مەسەلەن ئۆتۆمبیلێک ئیزن دەدەین چەند خولەکێک پاشتر یەکتر ئیزن بۆەوەی جەنجاڵی و قەڵەباڵغی دروست نەبی ئەمە هەفتەی دووەم بوو ئەو هەفتەیەش بەردەوام دەبی هەتا وەرزی گەشت و گەشتیاری و سەردان و سەیران هەبیتن خەڵک هاتوچۆی دەبێتە دەرەوە بێتە گەشتیار بۆ گەشت بێت سەیران و سەردانی داری سەر بە خۆی سۆران بکات لەم ناوچە گەشتیاریانە ئێمە لەسەر و پلانەی خۆمان بەردەوام دەبین بۆ ڕۆژانی هەینی کاموسیکەوا بێ ئەو گرنگی پێدانەی کابینەی بە تایبەتی بۆ بابەتی ڕێگاوبان هەر لە سنووری ئیدارەی سۆران وا ئەکالێرە بەدووە ئەو خنکان و جەنجاڵی ساڵان لە شەقام و ڕێگاکان هەبوو نەمێنێت بە تاکید ئێستا ئەمە دوای مەسەن ڕێگاکان کە زۆربیان نۆژەن کراونەتەوە کە نۆژەن دەکرێتەوە ڕێگاکە خۆشتر دەبێتن ئەگەر ئەتو ئۆتۆمبیلی بار هەلگر ڕدەگری یان شوفێر دێتن ڕووداوی هاتوچۆ کەم بووە ناکەین برین هەر نەما چونش لە هیچ ڕووداوە لە هیچ وڵاتێکیش ڕووداوی هاتوچۆ ناتوانین بری 100 ڕووداو هەر هەیە بەڵام برین ئەم ساڵ لەوانەیە لەگەر پار کەمترە مەسەلەن 2023 لەگەڵ 22 لەوانەیە ئەوانە هەمووی هۆکاری ئەوەنە مەسەلەن کەوا لەم کابینی گرنگیەشی تەواو دراوە بە ڕێگاوبان بە تایبەتی شەقامەکە ئێستاگەر بینە سەر ڕووداوەکان باس لە ڕووداوەکان کە هەم بەراوردە چامکەین بڵێن ئاماری ئەم ساڵی 2024 بزانین چیمان پێ ئەڵێ لە بواری هاتوچۆ ئێمە لە 2024 لە 5 مانگی یەکەم کۆی ڕووداو لە ماوەی 5 مانگ کەوا هەتا سیویەکی 5 نۆهەت ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە سنووری ئیدارەی سۆران بە هەر 6 قەزاکانیەوە 92 بریندار هەبووە بەداخەوە 2 مردن هەبوو ئەوە ئی 24 باش مەسەن 5 مانگی 2024 ئێمە 2023 مان هەیە ئەگەر تەماشای بکەیت ئەو کۆی گشتیا هەر 5 مانگەکەی ئەوە 5 مانگە لەگەر ئێمە لەگەر 5 مانگی 24 بەراوردە بکەین دوای ئەوجا مەسەلەن 2023 لەگە 26 22 23 مقارنەک دەکەین 24 تا تەواو نەبووە بەس ئەمە ئێستا 5 مانگەی بقارنەکەین لە 2023 لە 5 مانگی یەکەم 100 ڕووداو هەبوو یعنی 10 ڕووداو زیاتر بوو 106 برینداریش هەبوو لە 5 مانگی یەکەمی 2023 ئەم ساڵ 92 بوو 92 تەماشا لە 2024 92 بریندار هەبوو وەروانە هەت ڕووداو بە لێرە لە 2023 هەردوو ڕووداوەکان زیاد لە 2024 کەم بووە بەڵام لە 2023 24 لە هەر 5 مانگی یەکەم 2 مردن هەبوو هەردووچی یەک هۆکار بوونە مردنەکە ئەوڕوو هۆکارەکانی مردنەکان زۆربەی ڕووداوە هۆکاری مردنەکان لە دەرەوەی شارە یان لە ڕێگای هاملتۆنە یان لە ڕێگە یان لە کاتی چوونە دەرەوەی شوفێرە لەوانەیە هەندێک ڕوویداوە شوفێر لە ناوچە گەشتیاریەکان لە شوێنێک سەرکێشێک بە ئۆتۆمبیل دەکاتن تووشی ڕووداو بۆ مردنی لێ باشە 22 لە بەردەستە 2022 مان هەیە لە 2022 102 ڕووداو هەبووە 5 مانگی یەکەم 97 بریندار هەبووە ئەوانە لەگەر 22 لەگە 23 لێک نێزیکەن بەڵام لەگە 24 هێشتا مایە بەڵام 22 لەگە 23 24 جیاوازی هەیە لەبەرەوەی لە ماوەی 5 مانگەکەی 4 مردن هەبووە یعنی ئەو 4 مردنەی 5 مانگی 2022 مقابلی هەردوو 5 مانگەکە یعنی 10 مانگ دەکا 23 و 24 دەکا یعنی بەداخەوە ئەوە هۆکارە باشە بەڵام کەمبوونەوەی ئەوەی کە ساڵ بە ساڵ ئەوە مای دڵخۆشی نییە بۆ ئێوە تاوان ئەوە هەم بۆ ئێوە هەم بۆ ئێمە خۆشە و هەم بۆ خەڵش مەسەن ئێمە هەموو کات وەکو بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆران لەگەڵ ئەوە نینە سزا هەبیتن لەگەڵ شوفێر ئێمە ڕێنمای ئەوە دەکەین شوفێر خۆی بپارێزێت لە تووڕەبوون لەوانەیە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ شوفێرە خودی شوفێرەکە خۆیتی ئەو کەسێ شوفێری دەکا بڕیار دەداتن بڕیارەکەی ئایا هەڵەیە ئایا ڕاستە
سند بەدەی بە پێش ئۆتۆمبیلی بکەوی دەزانی کە بەرامبەری پێشە خۆی نبینی نازانی ئۆتۆمبیلی ئەندێت بە مەشارێکا لۆفەیە بڕیار مێشی یان عەقلی شۆفێرەکە بڕیار دەدەن کە بڕیار دەداتن دەردەچی کە دەردەچیتن ئۆتۆمبیل بەرامبەری لەوانێت تووشی ڕووداو دەبی ئەوە پابەند نابێت. کاکمەسی ئەوە لە کەمبوونەوەی ڕووداوەکان بەڕێی ئێوە چ دەوری هەبووە چاکردنی ڕێگاکان جێژیرکردنی کامێرەی گەڕۆک یا زۆرێک لە هۆشیاری لە لای خەڵک دوو هۆکاری سەرەکی هەیە یەکەمیان کەمبوونەوەی ڕوودا و فراوانکردنی شەقامەکان بووە ئەو شەقامانێکەوە کراونەتە دووسایدیان ئەو شەقامانێکەوە لە کاتی نۆژەنکردنەوە زیاتر فراوان کراون ئەمە هۆکارێکە. هۆکاری دووەمیان کامێرەکان ئەو کامێرانەی تیژڕەوی ئەوی چاودێری مەسەرەن کامێرەی جێگیر هەیە لە ناو سۆران ئێستا ئەو دوو کامێرە دانراون کەوا جێژیرن یەکیان لە نەخۆشخانەی ئاشتی ئەوەی دیشان لە نەخۆشخانەی لەدایکبوونە لە ئایندە ڕێگای سۆران دێر زیانیش هەیە ئازادی بۆ دوزان لە دووسایدەش پێویستی پێدا بندرێ. کامێرەی دیکەمان هەیە کامێرەی گەڕۆکە ناجێگیرە مەسەرەن خولاوە دەسو ئەو کامێرانە لەو شوێنانەیە کەوا ئەمە هەست پێ دەکەین شۆفێر لەم شوێ پابەند نییە یان خێرا دەڕوا یان سەرکێشێک دەکا یان دەیەوێتن بڕیارێکی هەڵە بدا بە پێش ئۆتۆمبیلێک دەکەی بەهۆی ئەوەی ئەو تەحملەی نیە یان ئەو سەبرەی نامێنی لە دوای ئۆتۆمبیلێک بڕاتن ئەوانە هەردوو هۆکاری ئەوەینە کەوا ڕوودا و کەم بووە لەوانەیە لەو 5 مانگەی داهاتوو یان لە ساڵی داهاتوو زیاتر کەم بکە بەهۆی ئەوەی کامێرە زیاتر دابدرێتن کۆنتترۆل بکرێتن شەقامەکان زیاتر بە کامێرە کۆنتترۆل بکەن لەوانەیە ڕوودا و هەرکەم بیتەوە نمونەش مەسەرەن ئێستا ئێمە دەرەی مەسەرەن لە دەشتی دووسایدی دەشتی حەریر ساڵانە ئەمە ڕۆژانە ڕوودا لەوە ڕوویدا مەسەن سنووری مەش نییە بەڵام ناخۆشە مەسەرە ئەمە ڕووداوەکان ڕوودا لە هەموو ڕووداوەکان لەوانەیە مردن هەبوو بەڵام لە دوای ئەوەی لە مانجی دوو ئەم ساڵ کەوا کامێرەی خاڵ بە خاڵ دانراوە نارێم لەوانەیە ڕوودا و هەڕووی نەدای بەڵام هەر زۆر کەم بوو یعنی ئەوانە هۆکارن ئەگەر ئێمەش لە سۆران کامێرەی خاڵ بە خاڵمان لە شوێنێکە دوای تەواوکردن و کە ڕێگاکە خلاص دەبی ڕێگای سپیری خەلیفان کامێرەی خاڵ بە خاڵی بۆ دانرێ بۆ ئەوەی شۆفێر چی دیکار نەتوانی لەم ڕێگایە بە خێراییەشی لە ڕادەبەدەر بڕوات کامسینانی ئەگەر شوفێر بە خۆی هۆشیار نەبێت ڕێگاوبان چاک بکرێ کامێرە هەبێت ئەگەر بە خۆی خێراییەکەی کەم نەکاتەوە بۆن منە برامان کامێرە نەبوو ینی ئەکرێ کە ڕێگایەک خۆشکرا و قیرکرا بەو خێرایی بەسەریدا بڕوە ئاماژەم بۆ بێکردی کاخۆندە مەسەرەن هەر ڕووداوت کە ڕوو دەدا شوفێر هۆکاری هەموو ڕووداوەکانی هاتوچۆ شوفێرەکە خودی شوفێرەکە لەبەر ئەوەی تحمل لەگەر ئەو سیارەی دەکات لەبەر ئەو بڕیار دەداتن بنزین دەداتن ئەو بڕیار دەدا بە پێش سیارێ بکەیت ئەو بڕیار دەدا هەر دەرچوونێکی هەڵە بڕیاردا یعنی ئەوە کەواتە ڕووداوەکە هەموو دەگەڕێتەوە کە هەموو هۆک خاڵەکان دێتەوە سەر شوفێرەکەی ڕێگای کە دروست دەکرێتن پێی دەڕێکا کە ئەمە لەم ڕێگای مەسەن بۆی داناوە خێراییت هەشتابی شوفێر لەوانەیە زیاتر لە ڕاددە بدەن مەسەرەن 100 ڕۆیە 110 زیاتریشە بۆ ڕۆژ هێمای بۆ دانراوە مەسەنە تو بەرامبەری خۆت ئۆتۆمبیل لێ دیارنی ئۆتۆمبیل دی ئەوە لە ڕێگای یەکسایی دەکات یان پێ دەڵێ پێچە ناکرێ شوفێر سەرکێشی دەکات لە پێچەکان دەیەوێت پێش ئۆتۆمبیل بکەویتن ئەوەی هەڵەیەک و زەقت هەمووان دەزانن باش کاک موسین ئەگەر بگەڕێمەوە ناو باڵەخانەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ تەواوی کاروبارەکانی پەیوەست بە هاتوچۆ لەوێ ڕای ئەکرێت ئێمە هەموو مۆڵەت دەرهینانە مۆڵەت نوێکردنەوەیە مۆڵەتی نێو دەوڵەتیە ساڵیانە بە هەموو ناو جۆرەکانی وکەوە بە خۆشحاڵی ئێستا لە مانجی 5 زۆمانگەرا بوودکەوە بڕیاردرا بار هەرگرەکانیش لێرە بەناوکردن و نوێکردن بە هەمانجی لەگەر بەڕێوەبەرایەتی یا چوی پارێزگاوری و هەروەها لەبەرەوە ئەوە چۆن بڕێک تاخیر بوو بەڵام هۆکارەکەی ئەوە بوو چی پێویستی بە سیستەمێکی وەکو ئۆتۆمبیلی گەرن لەبەرەوەی باج و دەرامەتی دەوێت لەگەڵ باج و دەرامەتی سۆران هەمانجی ما کرد دابینکردنی کۆمپیوتەرێک و واروەها دانانی کارمەندێک لەسەر ئەو کۆمپیوتەرە بەوەی کاروبارەکانی بڕوە ئەوەش بە خۆشحاڵی و ئێستا کەوتوتە کار ئێستا ئیشیوان دەکرێت ئەوانە هەمووکەن لێرە تەنها ئەگەر
کەسێک بێوێتن ئۆتۆمبیلێکی ژمارەی کاتی کەوا 0 کیلۆمەتر دەیوێتن مەسەرەن بەناو بکاتن بچیان بچی ڕقەمی بکە کە ژمارەی تابلۆی نوێی تێبێخی بەس بەوەمە دەچیتە پارێزگای هەولێر لەوەرەوەی لەوێن دەرا جیهازێکی تایبەت هەیە بە پشکنین بۆ ئۆتۆمبیلەکە ئۆتۆمبیلە براوەیە یان هیچ کێشەی نییە کەوا جیهازیش تایبەتیان هەیە پێی دەرێن سۆنەر ناکرێ ئەو جیهازە بۆ ئێردابێ بکرێ ئەو بابەتەش لێرە چارەسەر بکرێ ئەمە هەر ئیدارەی سەر بەخۆی سۆرانی هەموو ئیدارەکانی زاخۆیە ئیدارەی راپەڕینە ئیدارەی گەرمە هەر چاریان تەنها ژمارەی کاتی لە ناو پارێزگاکان دەبی بکرێتن ئەوێ بینەستەر ئەوەی زۆر بە کورتی ئەوە شتێکتان هەبوو کە ساڵانە ئەنجامی دەدەن کۆمەڵێک سیمینارات و چاڵاچی و پەیامی هۆشیاریە لە نێو ناوەندەکانی خوێندن بۆ چمە بەستێکە ئەمە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی چێشۆران دوای وەرگرتنی هەموو ساڵانە ڕەزامەندی بەڕێز بەڕێوەبەر لەسەر هەر لەگەر دەستپێکردنەوەی ساڵی خوێندن ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی شۆران بەشی ڕاگەیان وشیاری هەڵەسین بە دەستپێکردنی هەڵمەتێک بۆ قوتابخانەکان قوتابخانە باخچەی ساوایان واروەها دەتوانین هەتا برین قۆناغی 12 دەتوانین مەسەن لە ئایندە لە ساڵی داهاتوو ئیشەڵا بەرنامە ئەومان هەیە سەردانی هەماژی لەگەڵ زانکۆی سۆران بکەین لەگەڵ زانکۆیەکانیش مەسەلەن لەگەڵ ئەو بەشانەی مەسەل لە زانکۆی سۆران هەیە لەگەڵەوانیش مەسەلەن لەگەڵ قوتابیەکانیان لەگەڵ هەمانجێکی باش بکەین بۆی لە زانکۆش پێویستی ئەندێک سیمیناریان دروستکردنی دیبیتێک یان پانێلەشیان لەگەر بکەین بابەتیان بۆ ڕوونکەین و ڕووداوەکانی هاتوچۆیان بابەتی هاتوچۆیە بۆیان زیاد ئێمە لەو ماوەی کەوا کە من دەست بەکار بوومە ناکرێت برێم هەر ئەمبەر ئەوانی پێشی مش مەسەن برادرانی پێشی من کە لەو بەشێ بووینە ئەوانیش هەر سیمینارات توشتیان دەست پێ کردو لە ساڵی 2011 و 2012 کە دەست بەو هەڵمەتە کراوە ئێمە ئەو کات ساڵانە دەمان بیست مەسەرەن لە کاتی وەرزی خوێندن چەندین قوتابی بەداخەوە تووشی ڕووداو دەبوون ڕووداوی لێدان کە لەم لێ دەدرێت پێی دەڵێن شێلان وەکو هاتوچۆ منداڵ هەبووە کە مندان بووە منداڵ هەبووە بەداخەوە جانی دەستدایە لە کاتی هاتنە بۆ قوتابخانە بۆ یان لە کاتی گەڕانەوە بووە تووشی ئەو ڕووداوە بۆ جانی لەدەستداوە بەداخەوە بەڵام ئێمە وەکو ئامار ئەو دوو ساڵی کەوا من ئێستا لە بەردەستیتم لەم دوو ساڵی کە ئەم هەڵمەتەمان دەست پێ کردو بە هەموو قەزاکان ئەم ساڵ هەر لە خەلیفان لە گوندەکانی دەوروبەری قەزای خەلیفان دەستمان پێکرێت تاوەکو حاجی عومەران وارووا تاوەکو قەزای سیتەکان هەتا قەزای مێرگەسۆر و گوندەکانی قەزای مێرگەسۆر وارووە هەتا ناحیەی بلێ و بارزانی چوینە واروەها لە قەچنووری قەزای ڕەواندوز قەزای خەلیفان ئەوانە هەموو شوێنەکانمان کردووە ئەماوە دوو ساڵە تاوەکو ئێستا مەسەلەن ڕووداو نەبووە ئەو سیمینارانە تاسیرێ تاوان تو منداڵە کە لە پۆلیەکە ئەم منداڵە مێشی خاوێنە وەکو ئەم وەڕقەیە کەوا چۆن پشتی ئەو هاسپیە تاوانە تو هەشتێکی پێ بڵێ وەردەگری چۆن مەسەنە تو کە پیتەکانی فێردەکە یان خوێندنەوە نووسینی فێردەکەی ئەگەر لە تو شتێک شلۆ باس کرد ئێمە هەر باسکردن مەسەلەن ئەو هابوویان باس ناکەین ئێمە چەندین هێمامان هەیە واروها بە سیستەمی داتاشۆ وەروە چەندین کورتە فیلمی ڤیدیۆی ئەنیمێشنمان هەیە بۆ ئەوەی زیاتر قوتابی منداڵان ئاشنا بکەین بەوانە دوو ساڵە مەسەلەن ئەمە کەوا چاودێریمان کردەوەکەوە بەهۆی ئەوەی حکومی ئەوەی ڕووداوەکان ڕۆژانە هەر ڕووداوە کە ڕوودەدا ئێمە وەکو بەشی ڕاگەیاندن پێ ئاگاداری تاوەکو ئێستا مەسەن قوتابێک تووشی ڕووداوی شێلان نەبووە کە لە کاتی مەکتەب لە وەرزی خوێندن کە لە بیداەتی مانجین و دەست پێ دەکات و لە کۆتاییەکانی مانجی پێنجسی کۆتایی دێتن مردن نەبووە برینداریش ئەگەر هەبیتن کەم و بریندارەکە شایانیەوەی نەبووە کە باسیش بکرێتن یا ڕووداوەکەش باز بکرێتن ئێمە بە ئەرچی خۆمان دەزانین بە واجبی خۆمانە ئەگەر پێما کەم بە لەوانەیە ساڵی داهاتوو تیمەکارمان زیاد بکەین بۆ ئەوەی لە هەموو سنووری بەڕێوەبەرایەتی ئیدارەی سربەخۆی سۆران هیچ قوتابخانەیەک نەمینێتن ئەگە دوورە دەستبی لە گوندەکانیش لە شوێنەکان
سیمیناریان پێشکەش. باش کاموسین لە بەرکەمی کات و پرسیارە ماوە زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە. بابەتی بەرزەپر پەیوەندی بە ئێوە هەیە لە دروستکردنی، ئایا ئەو شوێنە گشتەکانی ئیدارەی سۆران بەرزەپردیان هەیە یا پێویستیان پێێتی؟ کامە بەرزەپرد بەرزی پردی پەڕینەوە هەتەوە کاتەوە یان باسی بە پردەکانیکەی کە دروست دەکەی بۆ ئۆتۆمبیل پەڕینەوەی پیادە؟ بەڵێ ئێمە هەندێک شوێن پێویستی پێە بە هەمانجی دەکرێتن لەگەڵ تیمی ئەندازیاری شارەوانی سۆران، واروەها لەگەڵ ئیدارەی سەربەخۆی سۆران، واروە لەگەڵ قایمقامی سۆران هەمانجیەکمان هەیە کەوا تیمێک هەیە لیژنەیەک هەیە هەمووان ئەندامن لەوێ لەو شوێنێک کە پێویست دەکەن. لەم ساڵەگەر هەندێک شوێن پێویست پێ بکاتن دیراسەی دەکەین ئایا ئەو شوێنە تا چەند پێویست پێ دەکاتن دای بنین بۆ ئەوەی خەڵک بەم بەرزەپردانە داهات چۆ بکاتن و بەسەر شەقامدانێتن بۆ ئەوەی چونکی ئەگەر هەر شوێنێک کە تو بەرزەپردی لێ دامنی دەبی ئەم ڕێگای خواری دەرزرە وەسەڵیەکان کە ناوەندە شۆستەی پێدەری دەبی قەتعیکەی لەبەرەوەی خەڵک دەبی ئەتو پیادەکەی هاوڵاتی ئیجبار بکەیتەوە بەسەر بەرزەپردەکەی داهات چۆی بکە. ئەوە پێویستی بە دیراسەکی باشەیە، پلانێکی دەوێتن، پلانەکەش بە تەنیا مەسەلەن بە هاتو چۆ ناکرێت دیزاین و دروستکردنی سەرنەوە بامانجی لەگەر ئیدارەی سەربەخۆی سۆران و هەروە شارەوانی سۆرانکەەوە ئەندازیار تیمی ئەندازیاریان هەیە، هەروە لەگەر قایمقامێتی سۆران بۆ ئەوەی ئەم شوێنانێکەوە پێویستە لە ئایندێکی نزیکدا ئیشاڵڵا پێویست بکاتن دادە. باشە کاموسین دو پرسیاری من لەسەر ئاستی هۆشیاری پۆلیسی هاتوو چۆیە لە بەرامبەر شوفێر و هاوڵاتی زۆرجار لە نێو بازار شوفێرێکە لێ بۆ یەک خولەکە چەندە شوێنەکە بڵێ ڕێگە پێدراونیە بەڵام ئەرێ بۆ یەک خولە کارێکم هەیە و دێمەوە ناوسجا بابەتەکانی هات چۆ پەیڕەوەکات هەندێک جار بەرکەوتنێک لە نێوان شوفێر و پۆلیس دروستە بێتن چیتان کردووە بۆ ئەوەی پۆلیس سنگ فراوانتر بێ لە بەرامبەر شوفێرە؟ ئێمە لەسەر قسەی جەنابەت کە دەرێ مەسەن زۆربەی جارە من بە خۆم بینیتەوە مەسەن شوفێر دەڕێتن یەک دەقاکار ئێتەمان ئەگەر تو یەک دەقی لەو شوفێری بگیری و بەس هەتا لە سیارە دێتە خوارێ دەگاتە کنش لەگەر پۆلیسەکەی قسەکە دوو دەقی پێدەچێت باشە تو بە یەک دەقی ئیشەکەی ناکە یان مەسەن ئەو شوفێرە ئەگەر جێیەکەی گونجاو بێتن هەمانجی لەگەر پۆلیسیات چوو بکاتن ڕێگای پێدا بەڵام نەوە کۆت و بێ ڕێگایەکی سەرەکی یان لەسەر کۆڵانێک یان سەرە فەرعێک دەگریتن ئێوە هیچ ڕێگە پێدراونی باشە ئەوە لە حالەتێکی زۆر لە ناکاورودا ئۆتۆمبیلێک بێداهات یان لە ناکاو مەسەلەن من ناو سۆران ئێستا هەر ئۆتۆمبیلێکی ئەمبولانس مەسەن ئەگەر لە شوێنی لێ دەبی مەسەن هەندێک کاتێ بە ناو سۆران دابێتن بە ناو شار دابێت دەبی ئەمە ڕێگایەکی کراوەت هەبێتن کە تو ئۆتۆ ئێمە مانگانە هەندێک جار مانجیش دووجاریش لەگەر خودی بەڕێز بەڕێوبەر بخۆی کۆبوونەوە دەکات لەگە پۆلیسەکان یەکەم شت کە لەگەیان باز دەکاتن یەکەم قسە کەوا پێیان دەڵێتن دەرێ هەموو کات ڕێز لە هاوڵاتی بچین ڕێز لە هاوڵاتی بچێن لەگەر هاوڵاتیش بە تەحەمل بن سەبرتان هەبیتن هاوڵاتێکە لەوانەیە دێتن کێشە و گرفتی هەیە ئێمە ناکرێ و کێشە و گرفتی بین بۆ خۆمان ڕابچێشین لە بۆمەی ئەمە هاوکاری هەموو شۆفێران دەکەین بەڵام یەک شتێ لەوانەیە خەڵک ئەو باسی بکاتن گەشتێریۆش ئێمە ئۆتۆمبیلی بێژمارە ڕێگەیان پێ نادێ ڕابوەست. باش لە کۆتایی پرۆگرام بزۆر بە کورتی چ پەیامێکت بۆ شوفێران و هاوڵاتیان هەیە؟ ئێمە لە کۆتاییدا مەسەن یەک بابەت هەیە باس دەکەم هەموو کات گوتیمان بەڕێوەبەرایەتی هاتچۆی سۆران هەروە پۆلیسی هاتچۆ بەگشتی بۆ خزمەتکردنی شوفێر و هاوڵاتی لەسەر شەقامە دەبێتن شوفێریش داواکارین کەوا شوفێریش ڕێز لە پۆلیسی هاتچۆ بگرێتن ئەگەر ئەو پۆلیسی هاتچۆ لە ڕێگانە بێ لەوانەیە یەک سەعات پۆلیسی هاتچۆ لە شەقام نەبێتن لەوانێت چەندین شەڕ ڕوودا چەندین گرفت داوامان لێکەوە ڕێز لە پۆلیسی هاتچۆ بگرن و هەروە واجبیشە لە سەرێمەکەوەکو پۆلیسی هاتچۆ ڕێز لە شوفێر بگرین داواشمانەوە کە شوفێران پابەندی ڕێنمایەکان بن خۆیان بپارێزن لە ڕوودا و لە کارەسات لە هەڵچوون لە تووڕەبوون لەوانەیە هەر هەڵچوونێک هەر تووڕەبوونێک هەر بڕیارێک یەکسانە بە ڕووداوێکی هاتوچۆ ڕووداوێکی هاتچۆش کارەساتێکی نەخوازا و لەوانەیە بگاتە هەتا مردن و
کە مندابوون و گیان لە دەستدانێکی زۆریش. کاک موسین سوپاس دەکەین کەوا لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان لەبەر کەمی کاتیشە گەنە پرسیاری گەلێک زۆرمان ماوە و دڵنیامیەوەش پرسیارتان هەیە. سپاس بۆ عەقید محسین تاسین بەڕێوەبەری ڕاگەیاندن و هۆشیاری لە بەڕێوەبەرایەتی هاتووی سۆران کە لەو دیدارە میوانی زاری کرمانجی بوو تا پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە ومێدەکەین بابەتەکە بێتە مای هۆشیاری بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کاتێکی شەت.